ئەم هەڵمەتەی ئەمڕۆ ئەنجاممانە لە چوارچێوەی پرۆژەی تەکاملە کە پاڵپشتی ئەمریکی بۆ پاڵپشتی نێودەوڵەتی کە پاڵپشتی دارایی ئەکات و بە هاوکاری ڕێکخراوی نوێ و بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەراتی ئاوی هەڵەبجە ئەنجام ئەدرێت پرۆژەکە بۆ ماوەی 3 مانگە کە هەستاین ئەمڕۆ لە یەکێک لە چالاکیەکانمانە بۆ پاکردنەوەی هاوینە هەواری ئەحمەد ئاوا کە یەکێکە لە چالاکیەکانمان ئامانجی پرۆژەکەی ئێمە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ پاراستنی شوێنە گشتیەکان و هەڵمەتەکان بە ناوی ئاودانیە کە ئاو هەرچەند سەرچاوەیەکی زۆریش بێت تۆ لەسەر ڕووبارێکیش بیت ئەبێبی پارێزیت لەبەرەوە ئاو هیچ بەدیلێکی نییە لە دنیاە ئەگەر شتەکانی تر بەدیلیان هەبێت ئاو هیچ بەدیلێکی نییە ئەگەر ئاو نەبێت ژیانیش نییە. زۆر ئەوە قسێکی حقیقەت و ڕاستیە ئێمە هەر کەس لە ئاستی خۆی پابەندی ڕێمانەکان بێ و ئینجا ئەو شوێنەیش کە لێی داهانیشێت پاشماوەکەی خۆی پاکاتەوە لەبەر ئەوەی کارێکی پیرۆزەتەوە ئەو شوێنێکی ڕاقی جوان و پاک و خدە حیفە بە دبەیەکی خاڵی و نازانم بە کۆمەڵێشتی لاوەکی پیس و پۆخلی بکەیت و ئەو کەسێکی تێدە جێگەکەی تۆ بەڕاستی گوناح.